نەک هەستی ڕۆژ بێتەوە ئاژاو بنیتەوە لە فەیسبووکە بنووسیت و راپۆر بنووسی بەم لاو تەقری بەرزەوەکەیت و فڵان وای گوت فڵان وای گوت دەموچاوە ڕەش بۆ ئەوە قەبیحی بەسە ئاژاو بەسە مسلمان دەبێت دڵی پاک بێ کردەوەی پاک بێ ناخی پاک بێ فیتنە ئەبینی بیکوژە و مەسحیکە سەتریکە بۆ خۆی عەزە وەجەل بۆ ئاژە چی بەستەفادەیەکی تۆ لە ئاژاوە دوو جیران ناڕەحەتیانەیە قسە لە بینیان مەکە قسەی خێر بکە داواکاری خوا وایە لە ئێمە ئەی تۆ بەندەی خوانیت سەبارەت صلح لە بینی ژن و مێرد خوای گەورە دەفەرمێ وإن خفتم شقاق بينهما فابعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما إن الله كان عليما خبيرا لسورة النساء آية 25 دفرمي أي خاون ژن و مێرد أي وليكاني أم كتشكرا بينيتان وزانيتان أم ژن و مێرد الشقاق لبينان هي ناڕەحەتی لە بینیان هەیە خەریکە کاتە تەلاق خەریکە لێک جا بنەوە مەهێلن بچنە بینیانەوە خوا بچنە بینیانەوە سولحیان بکەن حەکەمێک پیاوێکی عاقڵ لە کەسوکاری ژنەکە پیاوێکی ژیر لە کەسوکاری پیاوەکە بڕۆن دانیشن لیان تێ بگەن با ئەمان بگەنە سولحێک ئەگەر مەبەستیان ئیسلاح بێ و نیەتیان پاک بێ خوا تەوفیقیان دەکات و ئاشتیان دەکاتەوە خوا ئەڵێ سولحکەن مێل ئەم ژن و پیاو لێک جا بنەوە تۆ ئەچی ئاژاو لە بێ خەڵکەنیتەوە سیحر لەمە ئەوەکەی ئاژاوە لەو ئەنەیتەوە قسە لە بینیان دەکەی پیاوەکە دوای کرد ژنەکە دوای کرد کورە من قبولی ناکەم خوا بتگرێ لەخوا بترسێ لەخوا بترسێ ئەو هەموو منداڵە پارچە پارچە مەکە ئەم ژن و مێردە لە یەک مەکە ئەم هەموو قسەی دەیکەی ئەو تاڵاوە بۆ چوار قسەی باش ناکەی لە بینە ئاشتیان کەیتەوە ولەبەر گەورەی صلح و مەکانەتی صلح ئەوەندە ئاەت زۆرن قورئان باسی کردوون خوای گەورە فەرمی لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما لسورة النساء آية 114 ده فرمي خلق قصة دكن زور بي قصة كان خيري تينية إلا مقر قصيك قصة بكي هاني خلقي بدي بو صدقة هاني خلقي بدي بو شاكا قصة كانت درباري صلح بي أمسي قصية زور خيرة هر کسی ئەمسێ کارە لەبەر خاتر خوا بکە خوا دەفەرمی ئێمە ئەجر و پاداشی زۆر گەورەی بۆ نووسین خوا بیکە بە نەسیبمان لەو ئەجر و پاداشە مەحروم نەبین ئەو کەسە بیکە خوای تەعالی مان ڕەزی دەبێ بە دڵێکی پاک بە ئیخلاسی ئاشتەوای خەڵک بڵاوکەینەوە نەچین دەستمان لە ئاژاوایە هەبێت